وەزارەتی ناوخۆ بڕیارێکی تایبەت بە ئەلکترۆنیکردنی مامەڵەی کڕین و فرۆشتنی ئۆتۆمبیلی دەرکردووە. بڕیارەکە ماوەی 4 ڕۆژە چۆتە بواری جێبەجێکردنەوە. هەر کەسێک لە ماوەی مانگێک لە ساتی کڕین و فرۆشتنی ئۆتۆمبیلەکەی ئەم مامەڵەیە جێبەجێ نەکات بۆ هەر مانگێک بە بڕی 50,000 دینار سزا دەدرێت. جێبەجێکردنی ئەو بڕیارە بازاڕی کڕین و فرۆشتنی ئۆتۆمبیلی ڕاگرتووە و هاوڵاتیان نیگەرانن بۆ جێبەجێکردنی هەر مامەڵەیەکی کڕین و فرۆشتنیش ئیدی حکومەت پشت بە گرێبەستی کۆمپانیەکانی ئۆتۆمبیل نابەستێت و لە جێگەیەوە بڕی 25,000 دینار بۆ مامەڵە ئەلکترۆنیەکەی خۆی وەردەگرێت. سەبارەت بە ئەم کێشەی خاوەن پێشانگاکانی کەنەکەوە کە ئەم عەقدە ئەلکترۆنیە حکومەت ئیجباری کردووە لەسەر ئەم خەڵکە، بەڕاستی داوا لە حکومەت و داوا لە سەرۆکی حکومەت و جێگرەکەی یەکەین بە زووترین کات بێنە سەر خەت لەبەرەوەی ئەم خەڵکە لێرە خەڵکێکی هەژار و کاسبە. ئەوەتەی ئەم بڕیارە دەرچووە چەند کەسێک ئەم هەلیان قۆرەق کردووە بۆ خۆیان کە تا سەعات 12 شەوی دوێنێ شەو لەوانەیە پێشنگا هەبێت زیاتر لە 6 دەفتەر دۆلار عەقدی لە خەڵک وەرگرتە بێ کە عەقدی بۆ کردووە بە وەرەقەیەک. ئایا ئێمە تا ئیسە 23 ساڵ لێرە کە پێشنگامان هەیە هیچ کارێکی نایاسایی نەکراوە لەم پێشنگایانە؟ بۆ ئیستا هاتوون لێرە خاڵێکیان خسۆتە بەردەم ئێمە کە گوایە ئێوە مەعرەزەکانتان تاپۆ نییە. ئەی کە تاپۆ نییە باشە زەریبە ساڵانە چەندین ملیۆن دینار لەم خەڵکە ئەسێنێت، کارەبا و دراوەتێ، ئاو دراوەتێ، خۆڵانت لێ ئەسێنێ، یعنی هەر ئەوە ماوە بەڕاستیەکەی سەیتەرەیە لەو جێگەیە دانێن و تەفتیشی گیرفانی خەڵکەن. بەڕاستی ئێمە داوا لە حکومەتەکەن ئێمە خەڵکێکی کاسبین، کاسبکاریش وەکو چەند خەڵکێکی کە نییە، ئەگەر بێت و بتەقێتەوە بەڕاستیەکەی کارەساتی لێ خۆمێ. لێرەوە داوا لە حکومەتی هەرێمەکەین، داوا دووبارە لە حکومەتی هەرێم و جێگرەکەیەکەین بەم بڕیارەدا بچێتەوە. ئەم خەڵکە بەڕاستی زەرەرۆمەند دەبێت، زەرەرۆمەندێکی تەواو. ئەوەتەی ئەم بڕیارە دەرچووە یەک زەلام لێرە کەسابەتی نەماوە، یعنی وای لێ هاتووە بەڕاستی خەڵک ئیش بۆ حکومەتکە ئێوارە بڕاتەوە گیرفانەکەی بەتاڵکە بڵێ فەرمو کاک سەرۆکی حکومەت و کاک جێگرەکەی ئەو نەم پیا کردووە فەرمو بۆ ئێوە. ئەمە خەڵکێکی هەژارە لێرە، بەڕاستی چاو بەم خاڵانەدا نەخشێنەوە. ئێمە 4 ڕۆژی ڕێکە ئەو خەڵکایەوە سەرجادە بگرێ، وەڵاهی بە هەوڵ و مادووبوونی ئێمە نەمانێشتووە. داوامان لێتانە، دووبارە داوامان لێتانە وەرنە سەرخەت. ئەگەر بۆیە داواکاریمان لە حکومەت ئەوەیە ئەگەر وەڵاممان نەدرێتەوە ئەو خەڵکە بەڕاستیەکەی با بڵێن خۆپیشاندانێکی هێمنانە ئەکات بە سەراحەت. وەزارەتی ناوخۆ دەڵێت لە پێناو بەرژەوەندی هاوڵاتیان بڕیارەکەیان دەرکردووە، بەڵام بەشێکی زۆر لە هاوڵاتیان دەڵێن حکومەت لە پێناو گیرفانی خۆی بڕیارەکەی دەرکردووە. ئەگەر ئەو بڕیارەش ڕانەگیرێت ئەوان پابەندی نابن و خۆپیشاندان دەست پێ دەکەن، چونکە لە زیانی کاسبکاران و هاوڵاتیانە. حاڵات ئێمە دوو خاڵەمانەیە کە لایەن ئەم برادرانە کە داوایان کردووە پێشنیاریان کردووە. یەکەم خاڵ ئەوەیە کە ئێمە ئەو گرێبەستانەی کە تا ئیستا کارمان پێکردووە لە ڕێی ئەو گرێبەستانە توانین ئێمە لەگەڵ وەزارەتی ناوخۆ لەگەڵ دایرەی مروری بڵین محافزەکانی خۆمانە گرێبەستەکان بەکاربێنین. دووهەم ئەو گرێبەستانی کە ئیستا هەیە سەبارەت بەم سیارە لەبە ئەم سیارەی بەڕاستی بەکارهاتوون، ئێمە سیارەی تازە نییە بڵێ ژمارە کاتی بنوانە، پێویست ناکە ئەمە بڕیارە بەسەرێمە تەسبیتکەن و بۆیە داواکارین لە حکومەت لە هەموو لایانی پەیوەندیدار ئەو گرێبەستە بەڕاستی هەڵوەشێنەوە بۆ بەرژەوەندی ئەوان کارێکی باش نییە، بۆ بەرژەوەندی ئێمە یانی زەرر لە ئێمەدا، بۆیە داواکارین بەم بڕیارەی خوانە بچنەوە و سواسیانەکەین. پێیام لەسەر ئەو بڕیارەی وەزارەتی ناوخۆ پەیوەندی کرد بە هاتوچۆی پارێزگاکان و هاتوچۆی هەرێمەوە، بەڵام ڕەتیان کردووە لێدوان لەو بارەیە بدەن و ڕایانگەیان ئەوان تەنها لایانی جێبەجێکاری بڕیارەکەن. یەکەم جار نییە حکومەت بڕیاری هاوشێوەی گرێبەستی ئەلکترۆنی دەردەکات و پێشتریش بە بڕیارێک سەرجەم عەریزە نووسەکانی کرد بە ئەلکترۆنی و نرخی نووسینی عەریزەی لە 30,000 دینارەوە کرد بە 15,000 دینار. ئەو بڕیارانەی حکومەت وا لێکدانەوەی بۆ دەکرێت جگە لە سەپاندنی باجێکی زۆر و بارگرانی لەسەر هاوڵاتیان هیچ بایەخێکی دیکەی نییە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.